بازنەی نوری حکمە لە خەلەکان سەرەتایە لە 2025 دەستی پێ کرد لەگەڵ کۆمەڵی مامۆستای خۆبەخش هەستاین بەو کارە و دام و دەستگا حکومیەکانیش ئاسانکاریان بۆ کردین و ڕێگەیان پێداین لەخوا بە زیاد بێ ئێستامە تەقریبن مانگونیەکە لەسەر سکەی خۆیەتی و بەردەوامی لە دەرس و دەور تەلەبەکانمان لەخوا بە زیاد بێ نزیکەی 170 تەلەبێکمانەیە بە کچ و بە کوڕەوە کردومانە بە سێ دەوام لەبەر بچووکی شوێنەکەمان بیناکەمان بچووکە و بەکرێمان گرت و بینای خۆمان نییە ئەگەر دەرفەت بە ئیشەڵا لە هەوڵداین بینایەکی گەورەی بۆ دروستکەین ببێتە هەرمۆڵکی نوری حکمە بە سێدەوامی جێی 170 تەلەبێکمان کردوتەوە ئەوی زۆر جێگایان بەتەنگ و ماڵ بۆ دەرس نابێ بەڵام بە ناچاریە تقریبا 110 تەلەبەی کچمانەیە و 6 تەلەبەی کوڕیشمانەیە وەرمان نەگرتووە لەبەر کەمی جێگادەنا زیاتری دەوێساندی خەڵک گلەیشمان لێ دەکات دەڵێ منداڵەکانیان وەرنەگرتو ئێمەش چی بکەین ناتوانین لە توانای ئێمەدانە دەرس و دەورەکانمان پەیڕۆ و پرۆگرامی نوری حکمەیە قورئانی پیرۆزە تەجویدە پەروەردەیە تازە کردومانەوە لە هاوین دەستمان پێ کردووە ئیشەڵا لە کاتەکانی کەش بەردەوام دەبێت ئەگەر هەفتەی ڕۆژێکیش بێ بەردەوامی پێ دەدەین ئیشەڵا بەوەی دانە بڕێ قوتابیەکانمان ببنە قوتابێکی سەرکەوتوو ئیشەڵا لەخوا بە زیاد بێ زۆر بە پەرۆشەوەن بۆی زۆر بە خەمن لەگەڵ ئەوەشدا هاوکاریمان دەکەن بە مادی و بە معنەویش دەستبارمان دەکەن زۆر باشە حەزیان پێێتی و زۆر پێ خۆشحاڵن لێرەوە سوپاسی هەموو ئەو دایک و باوکانە دەکەین کە منداڵەکانیان لێرە بەخشی و سووری ناکەین ئەوەی لە تواناماندا هەبێ لەگەڵ ئەو مامۆستا وببین لەو کەسانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە باشترین کەس ناوی بردوون خۆشحاڵین لە ئەمڕۆ لە ئاهەنگی کردنەوەی بازنەی خەلەکان بەشدارین ئێمە وەکو لقی پیرەمەگرون بەردەوامە هەوڵمانداوە بازنەی نوێ بکەینەوانێ لە دەستگای نوری حکمە لە سنووری جوگرافی خۆمان خەلەکانیش وەکو سنووری جوگرافی سەر بە منتقەی ئێمەیە با بڵێین بۆیە هەوڵماندا بە پشتیوانی خوای گەورە پاشان کۆمەڵی دادگەری زۆر هاوکارمان بوو وەکو مەڵبەندی سلێمانی خوای گەورە پاداشتیان داوە کە گەیشتە ئەوەی ئەلحەمدولیلا مۆڵەتمان وەرگرت لە ئێستادا ئەمڕۆ ئاهەنگی ناسانەکە دەکەینەوە بەڕاستی ئێمە ئەم ناوچەیە ئەلحەمدولیلا هەر لە زۆر ئیسلام دۆز بوون ئەهلی قورئان بوون خەڵکێکە بە پەرۆش بوون بۆ ئەوەی کەنەوەکانیان پەروەردەکەن بە قورئان بۆیە بە گوێرم و گوڕێوە پێشوازییان لێ کردوین و ئومێدیش ماوایە ئینشاءالله لە داهاتوودا بەرهەمەکەی ببینین ئیستیجابەی باشیشمانەیە تا ئێستاکەن سپاس بۆ خوای گەورە تقریبا 2 مانگە دەست بەکار بوون وەکو دەرس و دەور تقریبا نزیکەی 200 تەلەبەیەکمانەیە لە خەلەکان لە دووکان نزیکەی 300 تەلەبەیەکمانەیە سپاس بەخوا و لە پیرەمەرگیش نزیکەی 400 بۆ 450 تەلەبە